گهاندنا خزمتگزاریان بو نافچه پیشسازیات دیمار مزیدتر گوتو بیج بکن به میوانداریا مسعود کاراش جگری پارێزگار هەولێرێ ڕێزدار مسعود دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە چه خزمەتگوزارینە و کەنگی دەهێن بگەهینە وێ نافچە پیشەسازی کو لەسەر ڕووبەرێکی بەرفرە هە. زۆر سپاس. وەڵا لە سەرەتادا ئەگەر باسی بکەین ناوچەی تیمار کەوتۆتە چێ؟ ناوچەی تیمار کەوتۆتە باشووری شاری هەولێر لەسەر ڕێگای مەخمورە. ناوچەیەکی پیشسازی گەورەیە، نزیکەی 4,000 دۆنمە. ئەم زەویانە دابش کراوە لەسەر وەبەرهێنەکان. ئەو کارگانش کە لەو شوێنە دروست دەکرێن جۆرە و جۆرن، جۆرەها کارگەی تێدایە، لەوانە کارگەی ئاسنە، کارگەی ئەلمنیۆمە، کارگەی خواردەمەنیە، کارگەی دارتاشیە، دروستکردنی سپێرپارتە. ئەمە طبعاً ئەمانە هەمووی دابش کراوە بەسەر زۆنێکدا. ئەو شوێنە کراوەتە 7 زۆن، هەر زۆنەی تایبەتە بە دروستکردنی جۆرە کارگەیەک یاخود جۆرە ئینتاجێک. وەکو ئاماژەم پێکرد ئەو 4,000 دۆنمە کە دابش کراوە بۆ ئەو شوێنە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی نەتواندرا بووە تا ئێستا خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکرێت. لەبەر ئەوە زۆربەی ئەو کارگانێک کە باسی لێ دەکرد نان دەتوانی ئیشۆکارەکانی خۆیان وەکو پێویست جێبەجێ بکەن. طبعاً لە هەر شارێکدا چەند بنەمایەک بۆ پێشخستنی ئەو شارە. ئەو بنەمانە دەبی لە ناو شاردا یاخود لە شارەکەدا وجودیان هەبێ. لەوانە بنەمای کشتتوکاڵیە، بنەمای تیزاریە، بنەمای بازرگانیە، بنەمای سناعیە. ئەوەی ئەوڕۆ ئێمە باسمان لێ کرد لەو کۆبوونەوەدا لەگەڵ بەڕێزان جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار، بەڕێز سەرۆکی دەستا، لەگەر پارێزگاری هەولێر، لەگەر بەڕێزان بەڕێوەبەری گشتی لە وەبەرهێنانی هەولێر، بەڕێوەبەری گشتی گەشەبێدان و هەروەها لەگەر بەڕێز سەرۆکی شارەوانی هەولێر. ئەو بابەتانەی ئەگەرانەی کە پێویستە هەموو ئەمڕۆ تاوەتێ کرا. لە دواییندا گەویتنە سەر ئەوەی چەند پێشنیارێک بەرز بکرێتەوە بۆ ئەوەی زۆر بەپەلا ئەو ڕاوبۆچوونانەی کە هەبوو بەرز بکرێتەوە بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بڕیاری لەسەر بیرت و بە ماوەیەکی زۆر کەمدا بتوانین ئەو خزمەتگوزاریانەی کە پێویستە ئامادە بکرێت بۆ ئەو شوێنە. چ پێویستە کاکە مەسعود ئەگەر ئاماژە پێ بکەین وێ ناوچەیە چ پێویستە بگەهێنێ؟ داخوازیەوە چ بوو؟ بەڵێ طبعاً کە معامل باسی معامل دەکەی یا باسی کارگە دەکەی، چەند بنەمایەکی سەرەکی هەیە دەبی لەو شوێنانە ئامادە بکری. یەک لەوانە مەسەلەن کرداوکردنی شەقامەکانە، چونکە ناکرێت مەسەلەن ئەو هەموو معاملە ئەو هەموو ماوەدەرە شوێنانە دروست دەکرێتن بە تایبەتی لە وەرزیستاندا هۆیەکانی گواستنەوە ئەگەر کرداوکردن نەبێتن زۆر زەحمەت دەبێتن یاخود دەتوانی برێ ناکرێتن. ئەمە یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان. فاکتەری دووەم گەیاندنی کارەبایە. خۆمان هەموو دەزانی ئەو مەعمەلانە کە دروست دەکرێن هەموو مەکایانی گەورەیان تێدایە یاخود بە وەکو بڵێن پێویستیان بە وزەی کارەبا هەیە بۆ ئەوەی ئەو مەعمەلانە بکەونە گەڕ. سێەم گەیاندنی تۆڕی ئاوی خواردنەوەیە. ئاوی خواردنەوە یەکە لە بنەما سەرەکیەکانی هەموو مەعمەلێک. ئیتر ئەو سێیە بە شێوەیەکی سەرەکی باسی لێوە کرا. لەگەڵ ئەوە چەند بنەمای تریشەیە یاخود چەند فاکتەری تریشەیە، بەڵام ئەمانە بنەما سەرەکیەکانن چونکە ئێمە چەندجار کۆبوونەوەمان لەگەڵ خاوەن کارگەکان کردووە مەتاڵبی سەرەکی و داواکاری سەرەکیان لەو سێ داواکاری خۆ دەگرێتەوە: کتابکردنی شەقامەکان، گەیاندنی کارەبای نیشتیمانی، دابینکردنی ئاو لە بۆ مەعمەلەکانیان. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو سێ بنەمایە یاخود ئەو سێ فەکتەرەیە کە پێویستە وجودی هەبێتن بۆ ئەوەی ئەو 4,000 دۆنمەی کە لەو شوێنەدایە ئەو هەم مەعمەلانەی کە هەندێکی دروست کراوە هەندێکی دروست نەکراوە بۆ ئەوەی بە کاملی بکەوتە ئیش لە دواییدا سوودی هەم بۆ خەڵکی هەولێر دەبێت، چونکە هەڵێکی کاری یەکجار زۆر دەرەخسێنێت. ئەوە لەلایەکەوە لایشی ترشەوە ئەو ماوەدانەی کە ئێستا لە دەرەوەی وڵات هاوردە دەکرێن دەتوانین ئێمە ناوە خۆمانەوە دروستی بکەین کە ئێستا هەندێکی دروست دەکرێتن. ئەوەی زیادش بی لە شاری هەولێر بتوانین بینێرینە دەرەوەی شاری هەولێر ئەو دەچ بۆ شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بێتن یاخود بۆ
دەرەوەی وڵات بێت دەرەوەی عراق. بله ڕێزدار مەسعود وادە داخوایانیا خوا دەدە داخوایانیا بناوێ پارێزگەهێدا گەیشتە دەستێمە ji bilê navçeya pîşesaziya tîmar behsî destpêkirina çêkirina navçeyeka din jî hatiye kirin li Hewlêrê. Ew navçe çi ye bû çi ye? بەڵێ ئێمە وەکو ئاماژەمان پێکرد تقریبەن ئەو منطقەی سناعی ئێستا کە باسی لێوە دەکەن تیمار ناوچەی تیمار تقریبا لەسەر تەوابوونا ئیتر ئەوە ئەو هەم معمەلانە لەو شوێنە دەکەونە ئیش بەڵام خۆ برێن هەنگاوی پیشەسازی یاخود پێشکەوتنی پیشەسازی هەلەو شوێنە نییە ئێمە دەبین لە دوا ڕۆژدا ئێمە هەوڵ بدەین چەند شوێنێکی تریش ئامادە بکەین بۆ چەند ساڵی تر بۆ نمونە پاش چەند ساڵێکی تر ڕەنگە سناعاتی تر پیشەسازی تر پەیدا دەبیتن دەبی لێیان دابین بکەین ئیتر چەند پێشنیارێک خرانە پێش یەک لەوانە منطقەیەکی سناعیە پێدرێن لە پونجینەیە نزیکەی ئەویش 8,000 دۆنمە ئامادەکاری بۆ دەکرێتن ئەوەش لە دوا ڕۆژدا ئەگەر بکرێتین ئەمانش هاوشێوەی تیمار ئامادەکاری بۆ بکرێتن زەویەکان دابش بکرێتن یاخود مەبەستی ئێمە ئەمجارە ئەوەیە پێش ئەوەی ئەو معمەلانە یاخود ئەو کارگانە دروست بکرێت ئێمە بتوانین خزمەتگوزاری ئەگەر بۆ بەشێکیش بی ئامادە بکەین یعنی وەکو ئەوەی لێنێت کە ئێستا بەڕاستی خاوەن کارگەکان نەوع گلەیەک دەکەن گلەیەکیشیان ئەوەیە دەرێ ئەمە زەویەکانمان وەرگرتووە هەندێکمان معمەلیان دروست کردیە هەندێکیان ناتوان دروستکەن بەڵام هۆکارەکانی وەکو بڵێن ژێرخانی ئابووری تێدا نیە ئەوە ئێمە دەمانەوێت ئەو جارە بیکەین لە ناوچەی پونجینە کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێر ئەمجارە ئەوەیە بتوانین ئێمە خزمەتگوزاریەکانیان بۆ ئامادە بکەین کە خەڵک زەویەکەی وەرگرت یەکسەر بچی دەست بە بەرهەمهێنان بکاتن بۆ ئەو مەبەستەی کە پێ دەدرێتن ئیتر وەکو قۆناغی یەکەم بەڕاستی بەتەماینە وەکو پێشنیار 8,000 دۆنمی پونجینە ئامادەم بکرێتەوە. باشە بۆ ئەنجامدانا وان پرۆژەیان لەوێ ناوچەیە مەزنا پیشەسازی چ دەرفەتێک ژنەها بە لە پێش وەبەرهێنەرانە ئەگەر بخوازن بەرێخوا بدەنەوە پەیوەندی گەلوەگرێ بدەن ji بۆ پرۆژەیەک بیتن هەر کارێکێک و وێ ناوچەی پێویست پێ هەیە جێبەجێ بکەن. بەخۆی چۆنێتی ئەنجامدانی پرۆژەکان ئەوەیە لە بەڕێوەبەری لە وەزارەتی سەناعەت لە بەڕێوەبەری گەشەپێدان و هەروەها لە بەڕێوەبەرایەتی یاخود لە دەستەی وەبەرهێنان ساڵها ئەوان بەرنامەی خۆیان هەیە لەسەر ئەساسی ئەو بەرنامەی ئەو معمەلانەی کە پێویستە یاخود ئەو کارگانەی کە پێویستە ئەعلانی دەکرێت ئیتر لەو ئەسەر ئەو ئەساسەوە خەڵک دێتن پرۆژەکانی خۆی تەقدیم دەکات پرۆژەکانی خۆشی لە دوو لایەنە لە یەکێک لە وەزارەتی سەناعەیە ئەوەی تریان لە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانە پاش ئەوەی مسادقەی لەسەر دەکرێتن لەو دوو لایەنەدا بە گوێرەی گەورەی معمەلەکەی بە گوێرەی ئەو گژمەی کە تەرخانی دەکاتن یاخود بەپێی ئەو هەلی کارێک کە دەڕخسێنێتن زەوی بۆ تەرخان دەکرێتن ئەو زەویە تەرخان کراوەکەی لەسەر ئەو ئەساسانەیە ئایا گژمەی معمەلەکەی چەندە ئایا چەند هەلی کار دەڕخسێنێتن ئایا ئەو مەوادەی دروستی دەکاتن یەک دەگریتەوە لەگەر ئەو وەکو بڵێن پرۆژانەی یاخود ئەو بەرنامەی کە چ گەشە پێدانە چ دەستەی وەبەرهێنانە ئەعلانی دەکاتن یاخود گەلێ جار شتێکی تریشەیە بە وەکو پێویستی لە عراقدا ئیترەوە دەکەوێتە ناو ئەو لیژنانە لەسەر ئەو ئەساسە قراری خۆیان دەدەن ئەو زەویانە بۆ دابین دەکرێت و ئیتر دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە تەواوی ئاسانکاریش بەڕاستی بۆ ئەو وەبەرهێنانە دەکرێتن بە تایبەتی ئەو وەبەرهێنانەی کە دەتوانن ماوادەکانیان دروست بکەن و بینێنە دەرەوەی وڵات ئەمە یەکێکیان و هی دووەمیان پای دوم زۆر احتیمالی سەرکرد بەڕاستی چەند هەڵی کار بۆ ناوشار بۆ پارێزگای هەولێر دابین دەکاتن. ڕێزدار مەسعود کاڕەژێگرێ پارێزگاری هەولێرە سپاس بۆ ئامادەبوونەوە دەم باش. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزیش.